بەپێی هەواڵی میدیاکانی ئەمریکا، دۆناڵد ترامپی سەرۆکی ئەو وڵاتە پرسی هێرشی سەربازی بۆ سەر ئێران هەڵ نەوەشاندووەتەوە، بەڵکو بە فشاری قەوارەی زایۆنی وڵاتانی کەندا و بەشێک لە تیمەکەی هێرشەکەی بە چەند هۆکارێک دواخستووە. ئێرانیش با گومانەوە لە دواخستنی هێرشەکان دەڕوانێت. ماڵپەڕی ئەکسیۆسی ئەمریکی لە زاری 5 سەرچاوە یاگەداری ئەمریکی، زایۆنی و عەرەبیەوە بڵاوی کردوێتەوە کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بڕیاری ئەنجامدانی هێرشی سەربازی بۆ سەر ئێران بە چەند هۆکارێک دواخستووە. ئەمە لە کاتێکدا کە کۆشکی سپی سەرقاڵی ڕاوێژی ناوخۆیی و گفتوگۆیە لەگەڵ هاوپەیمانەکانی سەبارەت بە کاتی گونجاوی ئۆپەراسیۆنەکە و لێکدانەوەی ئەوەی کە ئایا ئەم هەنگاوە دەبێتە هۆی لەرزۆکی پایەکانی ڕژێمی ئێران یان نا. بژاردەی سەربازی بە پاساوی مامەڵەی توندی ئێران لەگەڵ خۆپیشاندەران هێشتا وەک ئەگەرێکی بەهێز لای ترامپ و تیمەکەی ماوەتەوە. بەڵام سەڵکردنەوەی ترامپ نیشانەی بوونی دڵەڕاوچەیەکی قوڵە لە ناو ئیدارەی ئەمریکا و هاوپەیمانەکانی سەبارەت بە دەرهاویشتەکان و ئەو پەرچەکردارە توندانەی کە ڕەنگە تاران ئەنجامیان بدات. ئەوەش یەکێک بووە لە هۆکارەکانی دواخستنی هێرشە سەربازیەکە. سەرەڕایەوەی هێرشەکە لە ئێستادا وەک مەترسێکی هەنوکەیی نابینرێت، بەڵام ئاژانسە ئەمریکیەکە ئاشکرای کردووە کە بنیامین ناتانیاهۆ سەرۆگۆزیرانی قەوارەی زایۆنی ترسی لە کاردانەوەی توندی ئێران هەبووە و لە پەیوەندێکی تەلەفۆنیدا داوای لە ترامپ کردووە کاتی زیاتر بە قەوارەکەی بدات تا بە باشی خۆی بۆ هەر وەڵامدانەوەیەکی چاوەڕوانکراوی ئێران ئامادە بکات و ترامپیش بەمە ڕازی بووە. یەکێکی دیکە لە هۆکارەکانی دواخستنی دەستێوەردانی سەربازی ئەمریکا بۆ سەر ئێران لە ئێستادا دیسان فشاری قەوارەی زایۆنی بووە و بەرپرسانی قەوارەکە پێیان وایە پلانی ئێستای ئەمریکا کە بریتیە لە بۆردومانکردنی ئامانجە ئەمنیەکان و بنکەکانی سوپای پاسداران هێندە بەهێز نییە کە بتوانێت ڕژێمی ئێران لاواز بکات، بەڵکو گریمانەی ئەوە هەبووە سوودی هێرشەکە کەمتر بێت لەو زیانی کە لە وەڵامدا ئێران تووشی قەوارەی زایۆنی دەکات. هەروەها لە چەند ڕۆژی ڕابردوودا وڵاتانی کەندا و بەتایبەتی قەتەر، سعودیە و ئیمارات لەسەر خەت بوون و فشاری دیبلۆماسیان کردووە بۆ ئەوەی ئەمریکا هێرشە چاوەڕوانکراوەکەی بۆ سەر ئێران ئەنجام نەدات و مەترسیەکانی بەرپابوونی جەنگ و پێکدادانی چەکداری و جەنگی درێژخایەنیان لە ناوچەکەدا ڕوون کردەوە. لە کاتێکدا کە ئێران بەڕوونی ڕایگەیاندبوو کە وەڵامی توندیان بۆ هەر هێرشێک دەبێت کە بکرێتە سەر وڵاتەکەیان. لەگەڵەوەشدا تیمی نزیکی ترامپ گومانیان هەبووە لەوەی هێرشەکان کاریگەری قورس جێبێڵن و بەشێک لە ڕایوەشکارانی ترامپ و تەنانەت جێگرەکەشی بۆچوونیان وابووە کە گریمانەی ئەوە هەیە هەر هێرشێکی سەربازی دەبێتە هۆی بەرپابوونی جەنگێکی درێژخایەن لە ناوچەکەدا کە ئەوە لە بەرژەوەندی ئیسرائیل و ئەمریکاش نییە. وێڕایەوەی هێرشە سەربازیە چاوەڕوانکراوەکەی ئەمریکا بۆ سەر ئێران بە ڕووکار دواخراوە، بەڵام لە ئێستادا سوپای ئەمریکا سەرقاڵی جێگۆرکەی هێزەکانیەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناردنی کەشتی فڕۆکە هەڵگری ئەبراهام لینکۆڵن بۆ ناوچەکە کە ئەمەش وەک جەنگێکی دەرونی و دروستکردنی ناڕوونی لای دەسەڵاتدارانی تاران لێک دەدرێتەوە. هاوشێوەی ئەو تاکتیکانی واشنتۆن لە ڕابردوودا لە دژی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران بەکاری هێناون. Strikes on the 3 key nuclear facilities in the Iranian regime, Fordow, Natanz, and Esfahan.